هاتنا سرهدية رجع بابكن داوكو شنقالي وإن شاء الله هالكل سيدكرن تو خەڵکی کو دەرەی خەڵکی شنگالێن چاو پشتگیری خۆش بۆ ڕۆژاوای کوردستان ڕاتگەێنی تو چما هاتیە فرە هاتمە کار وەکو ئەوانە ڕۆژە ئاڵا ئەمڕۆ وەکو خەڵکی هەولێر هاتوون پشتگیری لە ڕۆژئاوا و برا خوشکەکانمان بکەین لەوێن دەرو کە ئەو کۆمەڵکوژیە ڕابگیرێت و دووبارە خاچی کورد گەلی کورد کوردستان هەر چوار پارچەی کوردستان داگیر نەکرێتەوە بژی کورد و کوردستان جۆرانی جۆرانی Sarfagana Rojava, Beji, Sarfagana Rojava, Beji, Sarfagana Rojava, Beji, Sarfagana Rojava. مانتێک بدەن کوردستان هەر یەکە وەڵە چار پەرچەنینە و حەزم لێ قسەکە ئینگلیزی بێژم no matter how many enemies we got we always win we have God and we are Kurds alright we always win always سەر میلەتی کورد بە نەحلەت بێ لەگەڵ ئەبوو جەهلا ئەوەی هێرش دەکاتە سەر میلەتی کورد بە نەحلەت بێ لەگەڵ ئەبوو جەهلا باشە ئەبێ بژی هەر بژی کورد و کوردستان هەر بژی کورد و کوردستان یەکەچی بەڵامەیتی ئێمە چی ئەمە زدی هیچ کەس لایەنێ نەبووین بەڵام هەموو لایەنێک زدی ئەمن برێکی دەسەڵاتمان نییە بەو شێوەیە کاکە مەجبوری ئەمەش ڕەدی خۆمان هەر هەبێ یا هەموو ڕوویەکەوە شێرە کرد